مەراسیمی دانانی بەردی بناغەکە باس کرا وەکو دامەزراندنی ناوەندێک بۆ بازرگانی، ناوەندێک بۆ خەزم، ناوەندێک کە ببێتە ڕەبتێک لە بینی بازرگان و هاوڵاتیان لە حەد عێراق بێت. ئەمە بۆ من بەڕاستی جێی شانازیە، دەستخۆشیتان لێ ئەەکەم کە توانی وتانە ئیش بکەن لەسەر ئەو ڕۆیایە، ئیش بکەن لەسەر بەدیهێنانی ئەو ڕۆیایە. ئەزانم تاو نەبووە، ئەزانم ماوە هێشتا، ئەزانم گرفتان هەیە، ئەزانم هەندێک کێشەی کارەبا هەیە، ئەزانم بازرگانەکان کە پارەی خۆیانیان سەرف کردووە بۆ دروستکردنی ئەم هۆگایانە داواکاریان هەیە، داواکاریەکانیشان بەشێکی زۆریان ڕەوان. من لێرە داوا لە شارەوانی و دایرەی کارەبا و ئەو فەرمانگە و بەڕێوەبەرایەتیە پەیوەندیدارانە ئەەکەم کە هاوکارتر بن لەگەڵتان. ئەزانم هاوکار بوونە، بەڵام پێڵێم زیاتر هاوکارتان بن. من سپاسانەکەم لەبەرەوەی ئێوە بەم پرۆژەیە توانی وتانە هەزارەها هەلیکار بڕەخسێنن، ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ خەڵکتان خستووەتە ئیش. زۆر خۆشحاڵ بووم کە بینم کە کرێکارەکان لێرە بەشێکی زۆریان کرێکاری خۆماڵی خەڵک شانازی بۆ ئەکاکە کارمەند خۆی لە وڵاتی خۆی لە شاری خۆی کار بکات. ئەمە جێی دەستخۆشیە.